ڕۆژ بە ڕۆژ نرخی جۆ و گەنم و ئارد و ئالیکی ئاژەڵان ڕوو لە بەرزبوونەوەی و تاکو و دێت نرخەکەی بەرزترە بێتەوە. من ئێستا لە بازاڕی سۆرانم لێرە لە دوکانێکی فرۆشتنی ئالیکی ئاژەڵانم. ئەمە قسە لەگەڵ کاک ئیبراهیم کەم کە چەند ساڵێکە لێرە کاری کڕین و فرۆشتنی ئالیکی ئاژەڵانە کات کاک ئیبراهیم سڵاوت لێبێ. ئەگەر بۆمان باز بکەی نرخی گەنم و جۆ و ئارد هەتا چەند جیاوازی هەیە لەگەڵ سەرەتای وەرزی پاییزان نرخەکەی لە چەندەوە بووە بە چەند؟ بەڵێ وەڵاهی سەرەتاکانی وەرز عادەتەن لە بەهاران و هاوینان ماوادەکاندا ئەوەزێ بە پێی مەسەلەن وەرزی کە گەنم زیاد هاتە بازاڕی ئەوە بازارەکەی دەشێ جۆ هەروە کە مەسەلەن بازاڕی کەتە بازاڕی فەرقەکی هەیە لە چاو پاییزان و زستانە زستانان بە تایبەتی گەنم با بڵێن جۆ با بڵێن گرانترە بێتن سەروبەری پاییزان. هۆی گرانەکەشی ئەوەیە کەمبوونی لە بازاڕیە زیاتر کەمبوونی بێبارانیە شکە ساڵی ئەم ساڵمان بوو بەڕاستی لە چاو جاران فەرقێکی گەلک زۆری کردووە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو نرخی تەنیا 270,000 بوو جۆڕەش با بڵێن ئێستا ئەم ساڵ با بڵێن 550,000 ڕەتیاوە زۆر زۆریشی فەرق کردووە لە گەنم با بڵێن بە 400 بوو 450 بوو بەڕاستی فەرقەشی زۆری کردیە لە چاو ساڵانی ڕابردوو جۆ با بڵێن گەنم 500 بوو 450 بوو ئێستا ئەم ساڵ بەڕاستی فەرقەکی گەلێک زۆری کردووە بەهۆی کەمی بێبارانی و شکە ساڵی ئەم ساڵ. نرخی ئارد چۆنە؟ ئارد سەرەتایی پاییز بە چەند بوو ئێستا نرخەکەی بووە بە چەند وەگەنم لە پاییزا بە چەند بوو ئێستا نرخەکەی قەدیم نرخی پاییزی گەنم و جۆیەکەمان لە 400 تا 500 بوو بەڵام ئێستا 500 تاوەکو 600,000 ڕوا هەرتانێکی لە گەنم و لە جۆیەکەی وەکو ئاردیش ئارد هاوینان و بەهاران زۆر گەرمایە کەم سەرفەبی هەمووی سپێداریە بێ بۆیە هەرزانە بێ بەخوای دێتەوە 19 و 18 و بەڵام ئێستانەکە 23 22 و 23 لەو دەورانە گەمەیەکە حنی دقیق دیار نییە بەڵام حتمما گرانە لە ئومیلەتەی چکە بەڕاستی بێ بازاڕیە و سەرفیاتی نییە و بێ مەحاشیە و هەمووی هۆکارەکە ئەوەیە هیچکە ساڵیشە. باسی ئەوەت کرد کە هۆکاری سەرش گیران بوون نرخەکەی کەمی بارانبارینە ئەگەر بێت و لەو مانگەی کە زستان ماوە بارانێکی باش ببارێ نرخی ئالیکی ئاژەڵ بەگشتی ئابەزێ بەڵێ حتمما چکە خەڵکەکە بێهیوا نابێ بێهیوا نابێ گەن مشتەکەیت چینن بەرهەمەکەی پێیان بووێ ئەیژێرنەوە بۆ خوێنەوەی تری شەفرۆشن سوودی لێ ئەبینن بەکاری دینەوە هەر شتێکی تر بێتن مەسەلەن ئەکەوێتە بازار کە زیاد بوو حتمما ئەبەزێ بەڵام کە کەم بوو نەبوو هەر هەستێتن مەزبورە هەستیتن ئەوێ مەسەلەکە. خۆت چەند ساڵە لێرە کارەکەی بڵین ساڵانی ڕابردوو هیچ ساڵێکە بوو بۆ شێوە نرخی ئالیک بەگشتی بەرز بێتەوە؟ من لە 2013 و مانجی 12 بوو دەست بەکار بووم لە پیشە حالافی ئەوە لەخوای بە زیادە بێت تا 2025 هاتووە هەر بڵێم هیچکە ساڵی وەکو ئەم ساڵ باش بووە بەڵام وەکو پارە نەبوو زۆر باش بوو فەرقی هێستا. یانێ ئەمە باسی ئەوم بۆ بکەیت ساڵانی ڕابردوو بەو شێوێ نرخی ئالیک بەرز بۆتەوە یاخود یەکەم ساڵە بەم شوێنە؟ بەڵێ زۆر بەرز بۆتەوە ئەم ساڵ ساڵانی ڕابردوو با بڵێن بە نمونە 2019 21 تەنی جۆی 270,000 بوو جۆڕەش بەڵام ئەم سار 550 ڕەدایە 550,000 گەلک زۆرە لۆ تەنی جۆی هیچ ساڵێک نەخێر جۆ تەنی 600,000 ئێستا با بڵێن بە نمونە گەنمیش هەر 600 ساڵێنانی ڕابردوو 450 بوو گەنم جۆ بە 350 و 300 بوو بەڵام ئێستا بەهۆی شکە ساڵی و کەم بارانی و یعنی زۆر تەسیری لەو بازاڕێک.